ئەمە دیمەنی پەیمانگایەکە لە سنووری دارێ سەربەخۆ سۆران دوای ئەوەی لەلایەن وەزارەتی پەروەردە بە فەرمانی وەزاری بڕیاردرا لەسەر جەم پەیمانگا و قوتابخانەکان سیستەمی پەنجەمۆر دابدرێت. دوای ئەم بڕیارە لە سنووری دارێ سەربەخۆ سۆرانش تەواوی پەیمانگەکان ئەم سیستەمە جێبەجێ دەکەن. ام سیستما پێک دێت لە تۆمارکردنی غیاباتی تەڵەبە لە حالەتی هاتن و چوونی تەڵەبە بە شێوەیەکی گشتی ئێمە وەکو مەحەدەکان پەیمانگەکان بەو شێوازە غیاباتی تەڵەبەمان وەرەگرت تومارێکی تایبەتمان هەبوو بەڵام لەمە دووە لە ڕێگەی سیستەمی فیس ئایدیوە توماری هاتو چوونی تەڵەبە داخل دەکرێت. ئەمە شەبیتە کاراسانیەکی باش بۆ کارگەری پەیمانگەکان بە شێوازێکی گشتی هاندێکە بوو ئەوەی قوتابی پابەند بێت بە دەوامی ڕسمی خۆیەوە. بەوەدا لە سنووری دارێ سەربەخۆ سۆران 35 پەیمانگا و قوتابخانەی ناحکومی بوونیان هەیە. لەم ڕێژەیەدا 5 پەیمانگا لە سنوورەکە هەن و دوای دەرچوونی ئەم فەرمانە وەزاریە سەرجەمیان سیستەمی پەنجەمۆر جێبەجێ دەکەن. وادانانی ئەم سیستەمە کە کارگەریەکانی لەسەر پەیمانگا و لەسەر قوتابیان لەوانەیە هەبێت خاڵەکانی ئیجابیمان هەنە و خاڵەکانی پۆزیتیڤ و نەگەتیڤ دەرێن ئەو دوو خاڵانە هەن. خاڵانی پۆزیتیڤ ئەوانە کە گشت پەیمانگەکان ڕێژەی ئامادەبوونی قوتابیان لەوانەیە بەرچاوتر بکرێت واتە قوتابی ئەو هەمان نابێت کە لە دەروەی سیستەمی ئەم سیستەمەیە ببێت ئامادەبوون زۆر دەبێت و خاڵێکی تر کە خاڵی لەوانەیە لاواز بێت یان باش نەبێت بۆ گشت پەیمانگەکان بوونی هەندێک لە کارمەندەکانە ئەو کارمەندانە کە سلکی وەزارەتەکانی ترن و پێشتر دەرفەتی خوێندنیان بوون نەڕەخسەوە پێیان خۆشە لەو پەیمانگانە دەوام بکەن بەڵام لە هەمان کاتدا ئەرک و وەزیفەیەکی تر هەیە ئەو ئەرک و وەزیفەیە لەوانەیە لە بۆهرەکانی یان لە سلکی وەزارەتی بەرگیری و وەزارەتی ناوخۆ بێت کە ئەرکیان تقریبا لەوانەیە برەک زەحمەت بێت لە ڕێگای دەستگای زاری کرمانجیوە. پێم خۆشە ئەم داوایە ئاڕاستەی خودی جەنابی وەزیر بکەم کە ئەگەر بکرێتن و لە توانادا هەبێت لەو پەیمانگانە کە ژمارەیەک قوتابی هەنە بە ناوی پێشمەرگە یان ئەوانەی کە لە سلکی عەسکەریدان برێک تا پێیان بکرێت یارمەتی دەربن چونکە ئەمانەی کە وازیان لە خوێندن هیناوە و هاتینە ئێرە درێژە بە خوێندن بدەن ئەگەر ئەم دەرفەتەیە پێشتر بوویان ڕەخسابە لەوانەیە بوونمونە یەکێک لە دکتۆرەکان بووە یان یەکێک لە پرۆفسۆرەکان بووە و لەوانەیە لە یەکێک لە زانکۆیەکانی ناو کوردستان یان دەروێ کوردستان درێژە بە بواری زانست و تەکنۆلۆژیا درابە. پەنجەمۆر سیستەمێکە بۆ پێشکەوتنی دنیای ئەوڕۆ دنیای سەردەم دنیای تەکنەلۆجیا دنیای زانیاری لە هەموو شوێن و دنیایەک ئەو سیستەمەگەر هەبێ بەرەو پێشچوونی وڵاتەکان مەسەن پیشان دەدا خۆی لە خۆدا مەسەن ساڵەکانی پێشوو ئەو سیستەمە نەبوو لەوانەیە قوتابی وەکو پێویست ئامادە نەبووی ئێستا خۆی لە خۆدا قوتابی بەشدار بوو زیاتر دێتەوە مەسەن دەوامی خۆی باشە ڕادەپەڕینی. بەڕاستی سیستەمێکی باشەوە عالەمیە وا لە قوتابیانمان دەکات کە زیاتر بن بە پابەند بن بە داوامی خۆیان عەفو بەڵام دوای هاتنی ئەو سیستەمە زیاتر پابەندن بە داوامی خۆیان و ئەوە شتێکی باشە بۆ مامۆستایان و هەروەها ئیدارەی پەیمانگاکەمان. زۆر خۆشحاڵن بۆ سیستەمە کە ئێستا دامەزرا سیستەمی فەیس چونکو وەک دەبینین پێشا لەوانەیە داوامەک و ئاسایی نەبا لەبەر ئەوەی کە فەیس نەبوو ئیجباری نەبوو ئێستاوە دیارە فەیسەکە بوویتە ڕێژەیەکی بەرچاو لە هەموو پەیمانگاکان. دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە دەکەین بەرزبەت دانانی سیستەمی پەنجەمۆر بۆ پەیمانگاکەمان بەڕاستی ئێمە پێش سیستەمی پەنجەمۆریش پابووی بەڵامەکەمان ئێستاش زیاتر پابەند دەبین و دەستخۆشیان لێ دەکەین جێگای دەستخۆشیە و زۆر سپاس. لە هەرێمی کوردستان هاوشێوەی دامەزراوە فەرمانگە حکومیەکان بەشێکی زۆر لە پەیمانگا و دامەزراوەکانی سەر بە وەزارەتی پەروەردە سیستەمی پەنجەمۆریان دانەوە. ئەمەش وا دەکات قوتابی لە خوێندندا ئەوەی چالاک بێت خۆی چالاکتر بکات و ئەو قوتابیەشی کەوا چالاک نییە ناچار بەدانانی ئەم سیستەمە یان دەبێت خۆی چالاکتر کات یان دەبێت دەست بەرداری خوێندنەکەی بێت. پشتیوان کەریم زاری کرمانجی ئیدارەی سەربەخۆی سۆران.